دیارە 19 ئاب بۆتە مێژوویەکی ئەتوانم بڵێم پڕشنگدار بۆ ئەو فراکسیۆنانەی کە بەشدار بوون لەو دانیشتنە بۆی کە بۆ خەڵکو و جەماوەر و بۆ دەرەوەش سەلماندیان کە ئیش و کاری پەرلەمانتاری خۆیان بابەتیانە ئەنجام دەدەن و سڵ ناکەنەوە لە هیچ یاسایەک کە لەبەردەستیان بێ بۆ هەموارکردنەوەی یانەوەتە بۆ ڕێکارە یاساییەکان لەگەڵ هەر یاسایەک کە دێتە بەردەستیان بۆ بە تایبەتیش ئەتوانم بڵێم یاسای سەرۆکایەتی ئەو یاسایە بوو کە ئەو چوار فراکسیۆنە لە پەرلەمانی کوردستان کاریان لەسەری کرد پرۆژە یاسایان پێشکەش بۆ هەموارکردنەوەی بەڵام پەکخستنی پەرلەمان ئەو هۆکارەی کە دەستبردن بە یاسای سەرۆکایەتی ئەوەش خاڵێکی لێخن و ڕەشی تۆمات لە مێژووی حزبی دەسەڵاتدار کە ئەمڕۆ باتەکەی دەبینێت و ئەمڕۆ دەزانێتن کە چه هەڵەیەکی مێژوویی کردووە کە لە پەرلەمانی ئەوروپا و لە عراقی فیدرال ئەو پرسیارانیان ئاراستە دەکرێت لەبەرەوەی ئێمە و پەرلەمانتار هەموو کاتێکەوە بکەین و ئێمە لە 19 ئاب بەکاری پەرلەمانتاری و هەر پەرلەمانتاری